کەرکووک بەشێکی دانەبڕاوی خاکی کوردستانە بە سەرجەم پێکهاتە جیاوازەکانیەوە وە بەرزکردنەوەی ئاڵای کوردستان مافێکی ڕەوای گەلەکەمانە لەسەر خاکی خۆی بە لەبەرچاوگرتنی پێکەوە ژیانی ئاشتیانەی پێکهاتەکانی شارەکە. بۆیە پشتگیری تەواوی خۆمان دەردەبڕین بۆ بەڕێز سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک وە بەبیری ئەو کەسولایەنانەی دەهێنینەوە کە ئەمڕۆ باسی یاسا دەکەن گەر یاسا و دەستور ڕێزی لێبگیرایە وەکو خۆی جێبەجێ بکرایە ئەوە چارەنووسی عێراق بەم بارودۆخە خراپە و مەترسیدارەی ئەمڕۆ نەدەگەیشت. لە هەمان کاتدا جەخت دەکەینەوە کە بە توندی ڕوبەڕووی هەر هەوڵێک دەبینەوە کە مەبەست لێی دژایەتیکردنی کوردستانی بوونی شاری کەرکووک و تێکدانی ئاشتەوایی کۆمەڵایەتی نێوان پێکهاتەکانی بێت.